ئێستا شار لە گوندی شێخەشلین اینجا چاوم بە مام کردۆ کەوت کە ئەم زۆر دەمێکە لەم گوندەیە ئەژی ئەمەوێ بیدوێنم و هەنێ قسەی لەگەڵا بکەم. سڵاو لێبێ مام کردۆ. ممنون بخير بن ست ساعة. ئەحواڵت چۆنە؟ ممنون برسم ڕۆژانە بەچیەوە خەریکن؟ والله وەکو خەریک بوون ئەوڕۆکەت هەر کەسە و کار و کەسابەتە هەر یەکەوە بە کار و کەسابەتەشی خەریکە ئەمەش وەکۆی پیر بووین هەر گەنجی تا ئێستا شەرگەنجی ڕوو لە مزگەفت و لە مام کردۆ ئەمە باسێکم بۆ بکەی کە تۆ لە ماڵەکەی خۆتە وتە دیوەخانەکەدا ناوە هەروەکو جاری جارانك و کللتوری کۆن جا حەزەکەم باسێکم بۆ بکەی چۆن ئەوەت کرد کە وەکو جاران ئێواران کۆ ببنەوە پیاوەکان. بەێ وڵی ئمە لە باو با پیران ڕافێرە ئەوەی ینی وەبیرم دێک کە بابم خانێکی گزیری هەبوو لە بەردەرکەی مارێ دۆست و برادر و خزمانی گوند تێدا خڕدەبوون و پاشان ئەو نما ئەوە بە شایدی هەموو گوندی برندی وەخانی دووەمان کە لە دەرەی مارێمان کرد و ئەوەمان کرد پاشان ئەو نما ئیدی گوتمان ناکری ئەمە بەبێ دیوەخان ئەومان دروستکرەوە بە چاوی خۆتان لێ ڕاهاتینیان لە باو باپیرەوە ئەوە لێ ڕاهاتینە. ماوەی چەندێکە لەم گوندایی وڵای مەلەت باو باپیرەوە باپیرانمان لێرە ژیایە بابم بەوەلت لێرە بووە. مام کردۆ حەزەکەم پرسیارەوە لێ بکەم کە بزانم ئایا تا چەند گرنگی بە کولتوری کوردی ئەدرێ ئێستا تۆ لاڵێ لە باو باپیرانمانەوە لێران لە کۆنا چەند شتێکە بووە چەند کۆمەڵە شتێکە بۆ کە کراوە بەڵام ئێستا نەما بەبوونی پێشکەوتنی هەموو شتێکەوانەیە خەڵک ئیشەکانی بۆ ئاسانتر بووە بۆ نوێ دروێنە ئەکرا جاران یاخۆت مافور دروست دەکرا اینجا ئەمە تۆ باسێکم بۆ بکەی لە کۆنا ئێوە چۆن ئەو ئیشانەتانە کرد ئەو ئامرانی بەکارتانێنە. بەڕاستی حەقوە نیە بەڕاستی حەقوە نیە ینی جیلیمە ئەو شتانە بفەوتێنین ئەمە حەقوە مندارانمان نەوەی نوێمان فێرە ئەو شتانەکەین کە پەلیکانێک و دەکرێ دامەک و دەکرێ سێڕێزکانێک و دەکرێ ینی ئەو شتانە حەقوە نەیفەوتێنین ئەوش بەڕاستی کەم تەرخەمی لەمەیە لەو جیلێ و جەگەر ئەو جیلە ئەمە لۆنەوەی خۆمان باسیینەکەین ئیدی کەواتە تەواو دەفەوتێتن و نامینێتن یعنی ئەو شتانە گەمەکانی منداران یعنی گەمەی منداران زۆر شتێ ینی لە بابەتی کچان ساپساپانیان عن یەک کچل نازانی ساپساپانێ ئێتوار نازانی ساپساپانێت چیە بابەتی کوڕان نازانە ئەم پەلیکانێتیە یعنی هەرستاوی پەلیکەی دوو دارەکە دادنەوە بە دارەکی لێت دەدا و دەیوە قالۆ داخۆ چەند سەوتی دەڕاتن یعنی بە سێ مەرحەلان دەگەیشتە سەر شارەکەی ئەو شارێ کە جێ گەمەی لێ دەکرد پەلیکەی لێ دەدا لە داری و کە چەند دەڕاتن یعنی ئەو شتانە هەمووی نەمان فەوتان دەبی ئەمە ئیحتیمامی پێ بدەن دەبی ناوەڵا ناکەن وەڵاهی کەم تەرخەمینە کەم تەرخەمیمەیە کەم تەرخەمیمە یاوز ئەگەر هەر ئەوها بڕاتن بەڕاستی دەفەوتێتن ئەو گەمانانە ئەو مام کردۆ ئێستاش وەکو کۆن کەسەی لەم گوندەیە هەر وەکو شێوازی کولتوری کۆن ئیش بکات بۆ منە ئێستا من قسەم لەگەڵ خانمەکە کرد ئەوم ئێمە جاروبار ئێستاش وەکو کاتی کۆن دان و لە ئۆشتانە دروستەکەین حینە ئێمەش هەروێ هەرەمە لە ماری خۆمان ئەوەی هەموو سارانە منزەری ساواری دەکورێنین و بەو شێوازی عنی گەنمە کوتا ناتانین ئەوە گەنمی بازاری بخۆین گەنمە کوتای بازاری بخۆین ساواری بازاری بخۆین ئیدی ئەو شتانە ڕاهاتنی خۆمان دروستەکەین یعنی هەتا شێوازی نان خواردن پێشان دەباس سبەینەکەی زوو لەگەت سریکەی وچی پند ئەو قسەی کوردی هەیە دەرێ لەگەر سریکەی بلبلی دەبی هەرستین تقریبا هەمان ڕێچکەم لەگەرداچ مندارە هەمان ڕێچکە قەدیماگە دەبی سعات 6 و نانی بخۆی دوازدە نیوەڕۆ هەرستن و ئەو جیلێ عنی چ نەبەرەکەت لە ناوماری دەبینێ نەیچیت ئیدی باسی ترەوەی کەم تەرخەمی خۆشمانە ڕاست کەم تەرخەمی خۆمانە کاتی زوو بەس بەخوا هەر ناخۆشە ششی بەیانی هەستی هەرنانم پێ ناخر زۆر بە ئیستیفادە لایانی توبیەکەشی هەر بە ئیستیفاد و بەیانیەکەی زوو هەرستی و دەچێت سەر کار و کەسابەت و بەرەکەتی خوای یعنی خوای تەبارەک و تەعالە دەفەرمێتن کە مەلایکەتانی ڕزقی تەوزیع دەکەن کە سبەینەکەی زوو دێن زوو هەستن دەرەوە نووسیە خەویلێکەکە لێی گەڕن با بنوویتن ئەوانەی لەسەر کار و کەسابەتن ئیدیخوا بەرەکەت دێخیتە ناومارەیە ڕاستەکەی مام کردۆ هیچ کەسێکەیە کە گرنگی بە فۆلکلۆری کوردی با لە ئێستەیە بەێ وەکو ئاماژەمان پێکرد کا کازم ئەوە لەگەر
کەلتوری کۆنەکانی بە خەرج پیشاندا بەنسبەت ژیانەوەی ئەسب لە گوندی ئەمن یەکەم کەس بوویمە ئەسپم کڕیە ئەعان گەنجان لە گوندی یەکەم ئەسپم لەو ڕۆژەی هیناوەتە گوندی ئیدیال عن زیاد بووینە چەند ئەسب سوارێک ینی گەنجانمان وەلی هاتیە گەنجانمان تەواو ئیحتیمام بەو ئەوەی دەن حتا لە مندارەکانی خۆم چارەگە نیو سعاتێ بێ ئیش دەبن یەکسەر دەست ناسپەکەی زیینەکەن و باژۆ لۆ ئاقاری یعنی شتەکان زیندبوونەوەی جوانە هیچ شوێنێکی تایبەتەیە بۆ ئەسب سواری نەخێر بەس ئاقار هەیە یعنی چۆلی ئێرە گوندە هێشتان جێگای هەیە مەجای بۆشی تێدا هەیە ئەسب سواری تێدا